کۆبوونەوەی نوێنەرانی کۆمەڵی دادگەریە لە ناوەندە ئیداری و حکوومیەکانی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی باڵا. ئەجێندای کۆبوونەوەکەش کۆتایی هێنان بوو بەکارکردنی ئەو کەسایەتیانە لە پیشەکانیان و گەڕانەوەیان بۆ سەرکارەکانی ڕابردوویان. کۆمەڵی دادگەری کوردستان هاوشێوەی سێکتەرەکانی دیکە ڕۆڵی ئافرەتانی بەنادیدە نەگرتووە و ژمارەیەک لە نوێنەرانی لەو توێژە پێکاتون و ئەوانیش سەر ڕای دڵخۆشبوونیان بە بڕیارەکە دەڵێن لە ماوەی ڕابردوودا بە ئەمانەتەوە بوونەتە سەکۆیەک بۆ داواکردنی مافی هەموو چین و ئاستە جیاوازەکان و بەرژەوەندی کەسی و حیزبیان لە بەرچاو نەگرتووە. بە تەواوی پابەندی بڕیاری کۆمەڵی دادگەری دەبین و لە چوارچێوەی ئەو پرسەشدا سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوەندیدا پشتیوانی خۆیان بۆ بڕیارەکەی سەرکردایەتی کۆمەڵ ڕاگەیاند. جەماوەری بەڕێزی کوردستان ئەندامان و کادێرانی دڵسۆزی کۆمەڵی دادگەری وەک معلومی هەموو لایەکە لە 1/2023 کۆمەڵی دادگەری لە کۆبوونەوەیەکی گشتی بڕیاری داکا کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان و ئەندامانی حکومەتی خۆجەیی سلێمانی بکشێتەوە. ئێمە لە ئەنجومەنی پارێزگا و حکومەتی خۆجەیی هەموو لایەک ئاگادار دەکەینەوە بە تەواوی پابەندی بڕیاری کۆمەڵی دادگەری دەبین و وەک سەربازێک هەر لە ئەرکێکمان لە هەر جێگەیەک پێ بسپێردرێ بەبێ دوودڵی لە خزمەتی کۆمەڵی دادگەری دادەبین. نوێنەری کۆمەڵ دەستخۆشیان بۆ بڕیاری کشاندنەوەیان هەیە و دەڵێن ئەم هەنگاوە دەبێتە هۆی فشارێکی جددی تا ئەوەی حکومەت هەڵبژاردن ئەنجام بدات. سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و مەکتەبی سیاسی کە ئەو بڕیاریان ناوە بە دڵنیایی و دراسیی وردی قۆناغەکەی هەرێمی کوردستانیان کردووە بۆی ئەو بڕیاریان داوە ئەگەر ئەو بڕیارە ئەگەر لە مەسلحەتی کادرانش دەمێ بەڵام لە مەسلحەتی سەرجەمترین و توێژەکانی هەرێمی کوردستان بێ ئەو بە بڕیارێکی زۆر جێبەجێ دەکەین. ئێمە دوێنێ بڕیارەکەمان بیستووە ئەمڕۆ هەمومان سەرجەم ئەو کادرانی کە لە پۆسە باڵەکاندا لە سنووری پارێزگای سلێمانی و ئەوەی کە بەڕێز دانێکمانەی لە سنووری پارێزگای هەولێردا هەر هەمومان ئامادە بووین بۆی لێرە هاتوین سەد متاعی تەواوی و یۆڕاڵی تەواتی بۆ قیادە و بۆ سەرکردایەتی ئەو حیزبمان دەربڕیوە. کۆمەڵی دادگەری کوردستان خاوەنی 7 پەرلەمانتار ئەندامی ئەنجومەن و قایمقام و بەڕێوەبەری گشتی و ناوچەیە. بەڵام دوای بێهیوابوونی لە جددیبوونی دەسەڵات بۆ بەڕێوەبردنی هەڵبژاردن کۆبوونەوەیەکی گشتی کۆمەڵی دادگەری لە هەولێر بڕیاری کشانەوەی یەکجاری لە پەرلەمان و پلە و پۆستە ئیداری و حکوومیەکان ڕاگەیاند. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی